دیرۆکی هەرنەتەوەیەک چیرۆکی ڕۆژانی خۆش و پڕ لە شانازی یان ڕۆژگاری سەغڵەت و نەهامەتی ئەو نەتەوەیەیە. کوردستانیش بەهۆی هەڵکەوتەی ژێئۆپۆلیتیکی لە ڕۆژهەڵاتی ناویندا لە دیرۆکی چەند سەدەی ڕابردوودا زۆر ڕووداوی تاڵ و ناخۆشی بەخۆیەوە بینیوە. یەکێ لە ڕۆژە پیرۆز و شادی هێنەرەکانی مێژووی کورد و کوردستان دوی ڕێبەندانی ساڵی 1324 هەتاوی و لە چوارچرای مەهابادە کە مارشی ڕاگەیاندنی کیانێکی سیاسی لە ژێر ناوی کۆماری کوردستان لێدرا کە تا هەنووکەش تاکی کورد لە هەر بەشێکی کوردستاندا بە شانازیەوە باسی دەکات و ئەو قۆناغە لە مێژووی کورد و بە تایبەتی بۆ کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان بە لووتکەی پڕ لە سەروەری مێژوەکەمان بە ئەژمار دێ. کۆماری کوردستان بە سەرنجدان بەو گوتارەی کە بەرهەمی هێنا و بەو ئەزمونەی کە خوڵقاندی و بەو گۆڕانە شەرعیەی کە لەگەڵ کۆی بزوتنەوەکانی پێشخۆی بەدی هێنا ڕەنگ و بۆیەکی مدرنی بەخشی بە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد و بۆتە جێگەی شانازی ڕۆڵەکانی نەتەوەی کورد و سەرەڕای هەموو ئەو کەم و کۆڕیانەی کە هەیبوون کەچی بەو پەڕی شانازی و باوەڕ بەخۆبوونەوە باسی لێوە دەکرێ و ساڵانە یادی دەکەینەوە. خوێندنەوەی واقعەکانی سەردەمی کۆمار و ساڵانی پێش دامەزراندنی کۆمار هەروەها گوتاری کۆمار بۆمان دەردەخات کە ئەو کیانە سیاسیە و گوتار و دەرکەوتە مێژوویەی خۆی لە چوارچێوەی جوغرافیا بەرتەسکەکەدا سنووردار نەکردەوە و ئاسۆی تێڕوانینی کوردستان بوو بێ لە بەرچاوگرتنی سنوورە دەستکردەکان. کۆماری کوردستان بەرهەمی هاوخەباتی و هاوپەیوەندیەکی نەتەوەیی بەربڵاو بوو کە لەژێر تیشکی ڕێنوێنی حیزبێکی مدرن واتە حیزبی دموکراتی کوردستان و پێشەوایەکی کەموێنەدا بەرهەم هات. هەر بۆیەشە دەبینین کە ئەمڕۆ تاکەکانی نەتەوەی کورد لە هەر پارچەیەکی کوردستان بە شانازیەوە باسی کۆماری کوردستان دەکەن و وەک بڕگەیەکی زێڕین لە یادەوەریاندا جێگرتووە. وێڕای ئەوەی کە تەمەنی کۆمار 11 مانگ یان ورتر بڵێن لە 330 ڕۆژی زیاتر تێپەڕ نەکرد، بەڵام هەر لە سەرەتای دامەزراندنیەوە لەگەڵ گرفتی ئابووری و هەڕەشەی سیاسی بەرەوڕوو بوو کەچی لەو ماوەیەدا گەلێک کار و دەستکەوتی گرنگی هێنانە دیکە زۆربەیان ئاواتی لە مێژینەی خەڵکی کوردستان بوو. کۆماری کوردستان 11 مانگ ژیا. هیچ دەسەڵاتێکی سیاسی لە ماوەی 11 مانگدا دەرەتانی ئەوەی نییە کە بەرنامەی خۆی یان تەنانەت بەشێکی گرنگی ئەو بەرنامەیە پیادە بکات. بەڵام بە شانازیەوە بەڕێوبەرانی کۆماری کوردستان توانیان گەلێک کردەوەی گرنگ و مێژووی بۆ خەباتی ڕەوای خەڵکی کورد ئەنجام بدەن کە بریتین لە بەڕەسمیناسینی زمانی کوردی، چاپ و بڵاوکردنەوەی ڕۆژنامەی کوردستان، بڵاوکردنەوەی گۆڤاری کوردستان، بڵاوکردنەوەی گۆڤاری هاواری کورد کە گۆڤارێکی سیاسی بوو، دامەزراندنی ئێزگەی ڕادیۆی کوردستان لە بەهاری 1325 لە مەهاباد، دامەزراندنی یەکێتی لاوانی دموکراتی کوردستان لە 30 ڕێبەندانی 1324 هەتاوی، بڵاوکردنەوەی گۆڤاری هەڵاڵە کە لە بۆکان بڵاویان دەکردەوە، بڵاوکراوەی گڕووگاڵی منداڵان کە کرێکارانی چاپخانەی کوردستان لە مەهاباد بڵاویان دەکردەوە، بڵاوکردنەوەی هاواری نیشتمان ئۆرگانی یەکێتی لاوان کە گۆڤارێکی سیاسی ئەدەبی و کۆمەڵایەتی بوو، پێکهێنانی شانۆی کوردی، پێکهێنانی سوپای ملی کوردستان، بوژاندنەوەی وەزعیەتی ئابووری ناوچەکانی کۆمار، چاپ و بڵاوکردنەوەی کتێبی قوتابخانەکان، دابینکردنی ئەمنیەت و ئاسایشی خەڵکی کوردستان، ناردنە دەرەوەی خوێندکاران بۆ یەکەم جار لە مێژوودا کە بۆ خوێندنی باڵا لە یەکێتی سۆڤیەت نێردران. هەروەها لە ئاستی
دەرەوەدا سەردانی بەڕێوەبەرانی کۆماری کوردستان بە مەبەستی یەکگرتووی و هاودەنگی لەگەڵ باقی ئازادی خوازانی سەرانسەری گەلانی ئێران و هاوپەیمانی لەگەڵ حیزب و ڕێکخراوەکانی نەتەوەکانی دیکەی ئێرانی لەوانە نەتەوەی ئازەری. بەڕێوەبردننی وڵات یەکێک لە داخوازی سەرەکیەکانی کوردەکان لە خەباتی خۆیاندا بووە و بۆ ئەو مەبەستەش پێکهێنانی هێزێکی نەتەوەیی یەکێ لە سەرەکیترین کارەکانی خەباتگێڕانی کورد بووە و هێزی پێشمەرگەی کوردستان لە سەردەمی کۆماری کوردستاندا دامەزراوە. هێزی پێشمەرگە و زمانی کوردی. زمانی کوردی لە سەردەمی کۆماری کوردستاندا نەتەنیا زمانی فەرمی دام و دەستگاکانی حکوومەتی بووە و لە قوتابخانەکان بە زمانی کوردی خوێندراوە، بەڵکو بایەخێکی تایبەتی بەو زمانە دراوە. لە کابینەی حکوومەتی کوردستاندا 2 وەزارەتخانە بۆ چالاکی فەرهەنگی و گەشەی کولتوری دامەزراون. لە پاڵ ئەو 2 وەزارەتخانەیەشدا لێژنەیەکی فەرهەنگی بە مەبەستی پەرەپێدان و بەکارهێنانی زمانی کوردی و ڕاگەیشتن بەسەر خوێندنی منداڵان پێک هاتووە. لە پاش ڕاگەیاندنی کۆماری کوردستان و لە دانیشتنی هێزی پێشمەرگە دەست دەکرێت بە ڕۆنانی وشە و زاراوەی نوێی کوردی بۆ کاروباری لەشکری و هێزی پێشمەرگەی کوردستان کە ناوی پیرۆزی پێشمەرگەی کوردستانیش لە سەردەمی کۆماری کوردستاندا دیاری کراوە. دامەزراندنی کۆماری کوردستان لە 2 ڕێبەندانی 1324 هەتاویدا بە لایەنگری و پشتیوانی زیاتر لە 20,000 کەس پێک هاتووە لە ڕۆناکبیران و عەشیرە و نوێنەری خەڵکی کوردستان لە ناوچەکانی دیکە. حکوومەتی کۆماری کوردستان دامەزرا و قازی محەممەد وەک سەرۆک کۆمار هەڵبژێردرا. قازی محەممەد هەڵگری 2 ڕۆڵی سەرەکی چ وەک سکرتێری گشتی حیزبی دموکرات و چ وەکو سەرۆک کۆمار بوو. بڕیار و هەڵسوکەوتی ئەو ڕێبەرە مەزنە بێگومان بە بێ ڕاپرسی ئەندامانی دەستەی بەڕێوەبەری حیزب و وەزیرەکانی ناو کابینەی دەوڵەتی کوردستان نەبوو و کاریگەری سەرەکی لەسەر سیاسەتە ناوخۆیی و دەرەکیەکانی حکوومەتی کۆماری کوردستان هەبووە. خەڵکی کوردستان و ئەندامانی حیزب و وەزیرەکانی کابینەی حکوومەت باوەڕێکی قوڵیان بە تێگەیشتووی و لێزانی و دڵسۆزی سەرۆک کۆمار لە بەڕێوەبردننی کاروباری حکوومەتی و حکومڕانی وڵاتدا هەبووە. کۆماری کوردستان یەکەم دەوڵەتی مۆدێرنی کوردی بوو کە لە ڕێگەی حیزبێکی سەردەمیانەوە کە ئەو حیزبەش لە بەشە جۆراوجۆر و توێژە جیاجیەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان پێکهاتبوو دامەزرا.